لای تارانە هاڵۆزی هەیە لای کوردستانەکە هیچ خەبەر نییە و هەموو شتێک ئاساییە هەموو شتێک بە ڕەواڵی خۆیتی نەوەڵا لە ئێرانەوە هاتوومەوە دەگەڕێمەوە بۆ ئێرە هیچ لە سنووریش هاتوینە لە مەرزیش کە هیچ کێشە نییە و هیچ گیر و گرفتێک نییە بۆ هاتوچێ بۆ گەڕانەوەی بۆ ڕۆیشتنیە کەی هاتبووی من بەیانی هاتووی مەسەژە گەڕێمەوە ئەنی ئاسایی هاتوچۆی خۆتان ئاسایی ئارێ وڵا هاتوچێ لە سنووری ئاسایی هیچ کێشە نییە نە بۆ هاتنێ نە بۆ گەڕانەوەی نە بۆ گەشت دیاری هیچ بابەتێک نییە لە لای ئێرە خۆت لە شارێکدا من لە پیران شار بارودۆخ لەوێ چۆنە چیە گوزارێ وڵی بارودۆخ بەهۆی ئەو هاڵۆزەیەوە لای تارانە هاڵۆزی هەیە لای کوردستانەکە هیچ خەبەر نییە و هەموو شتێک ئاساییە هەموو شتێک بە ڕەواڵی خۆیتی لە شارە کوردەکان خەڵک ئاسایی ژیانی خۆی ئاسایی ژیان دەکە هیچ خەبەر نییە هیچ گیر و گرفتێکی کێشەیەک لە شارە کوردستانەکەی لە کوردەکەی کێشەیەک نییە باشە باس لەوە ئەکرا کە لەوێ قەیرانی سوتەمەنی و خواردنەوەوانە دروست بوو ئەمە تا چەند ڕاستە وەڵاهی سوتەمەنیش هەر خەڵک بۆ خۆی و کوشتێکی ڕناوەستێ دەنا ئێستا وانە بۆ کە بڵێ لە شەریکان ڕانەیە دیا پۆمپی بنزینەکان داخرێن فقط خەڵک تەعەمولی نییە و ئیزعامێکی بە خۆڕایان ساز کردو لە سەفی نانەکان و لە بنزینەکەی شەوانە بڵێم لەوێ گوێبیستی تەقینەوە بن یاخود نزیکی ئێوە بردومان کراوە هیچ وەڵاهی بردومان هیچ بردومان نەکراوە لە لایمە شەوانەش دەوروبەری سەعات دەوانە بە مودەی 5 دقەیەکی فەدافندی هەوای کارە دەکەن هیچ وەبزانمە لە خۆڕا هیچ کێشەیەکی دیکە نییە